ما پێشتر جۆم تەب بوو جۆم لێ نابوو دەماری زەعیف بوو بەس ئێستاکە زۆر احتیاطی پێچا بووم بەڵێ وەڵڵی من چۆکم ژوانێ کرد جۆشم تەب بوو جۆم دەماری بیستنم زەعیف بوو ئێستا حالە ناتومە بۆ لای ئەو دکتۆرە و دەرزیاژنەی بەکارهێنا یەکسەر فەرقم پێ کرد يعني جد كم قسەیان بۆمە کرد جۆم لێ نابوو زەعیف بوو بەس ئێستاکە بەو هاتم بۆ لای ئەوە دەرزیاژنی لێدا زۆر فەرقم پێ کرد شو هات لە هەولێرەوە شو هات سەردانی وەڵای لە تیکتۆکەوە بینیمان يعني ئێستا تەواو ئەواسیقەت بێ هەر نەخۆشیێکە بوو دێ سەردانی دەکات ئارە وەڵا جاری کەش دێمەوە بچمەوە بابیشم لەگە خۆم دێنمەوە علاج سن نەخۆشی دەکات ئەو زۆرێک های کۆڵۆن و فەقەرات و چۆکژانکردن و هەموو نەخۆشیێکە کەسانەی گوێیان لاوازە لە بیستن سەردانی بکەن ئاوە زۆر باش سوادەی لێکەن ڕاستەخۆش بەهارەوە